باشە بابزانین پارتی دموکراتی کوردستان بۆ ئەم جارە کە دەچێتە پەرلەمانی عێراق چی دەکات و بەنیازی چییە؟ کۆمەڵێک بەڵێنتان گوێبیستی بەڵێن بوون کە ئەوان بەنیازی چین لە پەرلەمانی عێراق چی بکەن بە تایبەت لەسەر کێشەکانی پێشویان ئەو پرۆژەی ئاسایانەی کە نەیانتوانیوە هاتی پەڕێنن لە نێو پەرلەمانی عێراقدا. گفتوگۆی زیاتر لەگەڵ ڕێبوار هادی دەکەم سەرۆکی لیستی پارتی دموکراتی کوردستان لە هەولێر. کاک ڕێبوار بەخێر بێ. سپاس. ئەو بەڵێنانەی کە داوتان ئەمڕۆ ئەتوانن جێبەجێ بکەن؟ بەڵێ دیارە ئێمە ئەوڕۆ بە فەرمی ڕامانگەیان کە بانگەشەکانی هەڵبژاردننی لیستی 275 پارتی دموکراتی کوردستانمان دەست پێ کرد. ڕاستە و ئەو بەڵێنانی کە بە خەڵکی کوردستانماندا پێشتریش ئەو بەڵێنانی کە بۆکو لیست بەشداری هەڵبژاردنەکانمان کردیە بەڵێنەکانی خۆمان جێبەجێ کردیە. لۆیە بەتاکید و بە دڵنیاییەوە ئەو بەڵێنانی ئەو ڕۆژدامان بە خەڵکی کوردستان و بەڵێنەکان جێبەجێ دەکەین و ڕابرد و شایەتی ئەومان لۆ دەدات. باش ئەو بەڵێنانەی کە ئێستا بۆ نمونە یاسای نەوت و گازە با بڵێن دادگای فیدرالیە ئەنجومەنی فیدرالیە ئەم بەڵێنانە قورس نین بۆ جێبەجێکردن چونکە لە دوای 2005 وەمانە کێشن. شتی دیکەش کێشە بوون لە دوای 2005 گەورەترین کێشە لە دوای 2005 هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی مەجلیسی قیادەی سەورەی منحەل بوو. باشە کە ئەو زەویانەی کورد لە کەرکووک داگیر کرابوون بە بڕیاری ئەحمەد حەسەن بەکرە و کاتە لە ساڵی 75 لەسەر ئەیلانی عەرەبی دابەش کرابوونەوە جارێکی دیکە. باشە ئێمە توانیمان لەوانش قورس نابن ئێمە توانیمان ئەو بڕیارانە هەڵبۆشێنینەوە ئەو بڕیارانە هەڵۆشانەوەیان پێویستی بە یاسا هەبوو و پێویستی بە دەنگدانی پەرلەمان هەبوو. بەڵام ئێمە لە کاتی پێکهێنانی حکوومەت وەکو لیستی پارتی دموکراتی کوردستان ئێمە یەک لە مەرجەکانمان ئەو کە دەبێ ئەو بڕیارانە هەڵبۆشێنرێتەوە. لە خلالی ئەو ساڵی ڕابردوو توانیمان لە پەرلەمان بە زۆرینەی دەنجی ئەندامانی پەرلەمان ئەو بڕیارانە هەڵبۆشێنینەوە. کەواتە هەموو ئەو بەڵێنانە جێبەجێکردنەوە عەرقەلەی بۆ دروست بوو لە جێبەجێکردن بڕیارە یاسایەوە دەبێت جێبەجێ بکرێت. پێشتر ئەو خەڵکە ئەو یاسایی لە دەست بوو بەو یاسایە مڕازای دادگاکانی دەکرد و بڕیاری دێنا و کێشەی لە بۆ بەڵام ئەوەی ئێستا هەیە یاساکە لە بەرژەوەندی ئەواندانە بەڵکو یاساکە لە بەرژەوەندی جوتیارە کوردەکاندایە و دەبێت جێبەجێ بکرێت. ئەگەر جێبەجێ نەکرێ مادەی یاساییمان هەیە لە قانونی عقوبات لەسەر هەموو ئەوانە جێبەجێ دەکرێت کە ڕێگری دەکەن لە جێبەجێکردنی ئەو یاسایە مادەم یاسایە دەبێت جێبەجێ بکرێت. کەواتە مەبەستم لێرە ئەو یاسایانی دیکەش کە تا ئێستا لە ناو دەستور هاتی ئەمە پێی دەڵێن یاساکانی تەواوکەری دەستور یان ئەوە یاسایانەی کەوا موسساتی حکوومەت پێک دەهێنن هەتا ئێستا کۆمەڵک لەوانە کێشەی هەیە. ئێمە پێشتریش کارمان لەسەری کردیە و وەکو لیستی یان با بڵێن وەکو کوتلەی پارتیمان پارتی دموکراتی کوردستان ئەو پێشنیازە یاسامان پێشکەش کردیە بەڵام لە خولی پێشوو نەماتوانی تێپەڕێنین ئەوە معنای ئەوە نیە ئێمە دەستبەرداری ئەو مافە دەستوریانە بووینە بەڵکو لە خولی داهات ئەمانە کاری لە پێشینەتان ئەمانەی کە پێتان وایە بتوان ئەمانە تێپەڕێنن وەکو باسمانە چارەسەر بکەن وەکو باسم کرد زۆر جار هەر ئەندام پەرلەمانەکانی ڕێک فراکسیۆنی پارتی دەڵێن عقلیەتە ئێستا لە بەغدا هەیە باوەڕ ناکەن شتانە بتوانێت جێبەجێ بکات. دەزانی شێوازی کارکردن لە بەغدا ڕەنگە جیابی لە شێوازی کارکردن لە حولێر بەڵام مانای ئەوە نیە کار ناکرێت لە بەغدا بەڵکو کەرستەی کارکردن جیایە لەوێن دەرەکە و بەو شێوازە بەو کەرستانەی کە لە بەردەستم بەو شێوازەی کە کار دەکەین لە بەغدا دەتوانین زۆر شت بەدەستبینین بەڵام بێگومان بەو ئاسانیەش نا بەڵام بێگومان پێویستی بە یەکدەنجی هەیە پێویستی بەوە هەیە کوتلەکت لەبەردەستی بیتن بە شێوازە کار بکات کە مسەجیم بن لە نێواخواانەوەی ئێمە هەمان بوو لە بەغدا لە خولەکانی ڕابردوو پێویستی بەوە هەیە خەڵکەی بتوانە لە بواری یاسایی و خەڵکەی بتوانە لە بواری سیاست لە بەغدا بیتن ئەوەش ئەندامانی ئێمە لە فراکسیۆنی پارتی لە خولەکانی پێشوو بەڵێ ئەوانە بوون ئەو جارش بۆ ئەم جارش سی کاندیدمان هەل لە لیستی پارتیمان هەمویان خەڵکی بتوانان هەمویان ئیوەن خەڵک متمانیان پێ بدا هەمویان ئەهلن لە بۆ ئەو شوێنەوە دەتوانن ئەو ئەرکە نیشتیمانی کە پێیان دەست پێ درێت جێبەجێ بکرێت لۆیە پاڵپشت بە سەرکردایەتی پارتیمان و هەروەها بە ئەو بربژێرانەی کە هەن و لە داهاتوودا کار لەسەر ئەو بابەتە دەکەین و هەوڵە جدیشی بۆ دەدەین و پێشم وایە ئەگەر هەمووش جێبەجێ نەکەین بەڵام دەتوانین ژمارەیەکیان جێبەجێ بکەن لەو یاسانەی کەمانەک لەو یاسانێکە لە ناو
بەرنامەی کاری مەداهاتیەوانی کە لەنەوباری بەرنامەی کاری مەداهاتیە پێم وایە ئێمە لە حکوومەتی داهاتوو یەک لە مەرجەکانمان ئەوانە دەبێت ئەوەی کە لە بەرنامەی کارمان داهاتیە. پێم خۆشێشتم بۆ یەکلای بکەیتەوە لە تەفسیری دەقەکان باشە خۆت کەسێکی یاسایی زۆر جارها تەفسیری جیاوازی بۆ ئەکرێت ئایا ئەوەی لایانی هەرێمی کوردستان کە لەوێ لەم دەقانە بەشدار بووە شارەزاییان نەبووە بەڕاستی یان ئەوەتە حکوومەتی عراقی ئەوەی ئێوێ خۆی چیەوێتن ئەوەیە فەرز بکاتن باشە بۆ نمونەهاوی ئەنجومەنی دەوڵەت بینیمان لە داهاتی نانەوتی ئەو شتێکی نووسی ئەو شتێکی نووسی و ئەنجومەنی دەوڵەت ها شتێکەکەی نووسی باسی شتێشکە دەکات لەوانێ لە زۆر بابەت تریشە ماڕوتن ئایا بەڕاستی حکوومەت هەرێمی کوردستان کەسی نەشارەزای نردووە بۆ ئەم یاسایانە دابڕێژنەوە یان نەخێرەوە حکوومەتی عراقی و لە دەرەوە یاساکان چی بەدڵ بۆ مەجێبەجێ ئەگەر مەبەست دەقە یاساییەکان یان دەقە دەستوریەکان دەقە یاساییەکان ئەوە هەردووچیان ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆشتانە لە 150 مادێ 50 مادێشتی چوە کە پێشێرێکا حکوومەتی عراقی تا ئێستا جێبەجێ نەکردووە مەبەستی من لێرە ئەوەیە ئەگەر مەبەست حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک نانێری گەلی کوردستان خەڵک دەنێری جەماوەری کوردستان خەڵک دەنێری حزب سیاسەکان خەڵک دەنێرین ئەو مادانەی کە کێشەی لەسەر دروست دەبی ئەوەی جەنابەت باست کرد ئێستا کە لە مەجلیسی دەوڵە ینی تەفسیر لە بۆ مادەی 29 کرا لە قانون ڕقم 6 ساڵی 2019 ئێ مادەکە زۆر ڕوونە ئەوەی ئێمە ئەوەی لایانی کوردی حکوومەتی هەرێمی کوردستانیشکە ئەو تەفسیری دەکات تەفسیرەکە زۆر وازەحا بەڵام لایانی ئیتیحادی بە شێوازێک تەویلی دەکات ئەوە تەفسیرکردن نییە و بەداخەوە مەجلیسی دەوڵەش بەشێکە لە حکوومەت ئەوانیش لە ژێر کاریگەری حکوومەتدان حکوومەتی ئیتیحادیدان بەڵام ئێمە کەواتە ئەوەی خۆیان بیانەوێ ئەوە ئەکەن ئەوەی ئەوان کردیان هەمان یان بابنە زۆر نزیک بوو لەو تەویلەی کە حکوومەتی ئیتیحادی دەکرد لە بۆ ئەو مادەیکە مادەی 29 قانون ئیدارەی مالی مەبەستم لەوەیە کەواتە کێشەکان لە تەفسیرکردن و لە جێبەجێکردنە کێشەکان لە خودی قانونەکان نییە مەسەلەن بەدەلیلی ئەوەی بۆ نمونە دەستوری خۆ دەستوری شەو کێشەیە هەیە من لە خۆمەکو یاسایی قسان دەکەم پێم وایە دەستوری عراق ئەگەم قارەنە بکەیت بە دەستوری وڵاتانی ناوچەکە لە زۆربەی دەستورەکان لە پێشتر بە شێوازێکی زۆر ورد نووسرایتەوە زۆربەی مافەکانی هەرێمی کوردستانی تێدا هەیە ئێخۆ ئەو دەستورە کە زۆرینەی گەلی عراق دەنجی لەسەردایە ئێستا ئەوان هەندێک جار کێشە دروست دەکەن هەتا لە تەفسیرکردنی مادەکانی دەستور کەوان نیە ئەگەر ئەوان دەستور بەو شێوەیە جێبەجێ بکەن یاسایکی دەنووسرێتەوە بە تاکید سەبارەت بەو یاسایش ئەوان کێشەی لە کەواتە دەبێت پێتان بڵێ خوا قوتتان بدا لەگەڵ ئەمانە بە تاکید دەبێت خوا قوتماندا لە بۆ هەموو کارێکمە لەوەی تاکیدین بەڵام پێویستیشی کەرەگە و جۆرە عقلێتە تعاملکردن زۆر زەحمەتە ینی پێویستی بەوە هەیە خەڵکێک لەو بوارەدا کار بکە خەڵکێک لەو بارە نوێنەراتی بکە خەڵکێک بی سیاسی بی قانونی بی شارەزایی باشی هەبی بتوانی لە عقلێتی عرب تێبگا لە عقلێتی ئەندام پەرلەمانەکان تێبگا ئەوە کاتە دەتوانی لەگەریان تەعامل بکاتنەوە دەستکەوتی باشتر بەدەست بێنێت باشە ئەو پەرلەمانی ئێسا بزانام لێ دوانێکت داوە دەڵێ هەتا هەشتی تاوەکو هەشتیەک بەردەوامە بێت لێ دوانێک چوات داوەوانە بەڵێ تا هەشتێک بەردەوامە بێن پەرلەمانە ئەو پەرلەمانە ئەو پەرلەمان کە دەنجی لە بۆ دەدرێتن ماوەی یاسایەکەی 4 ساڵە لە ڕۆژی 2022 پەرلەمان سوێندی یاسایی خوارد یەکەم دانیشتنی کرد کەواتە هەتا ڕۆژی 2026 تەمەنی ئەو پەرلەمانە بەردەوامە و درێژ ناکرێتەوە هەموو دەسەڵاتێکی هەیە ئەو دەسەڵاتانی کە دەستور و یاسا پێداوە دەتوانین ممارەسەی و دەسەڵاتانی خۆی بکات نەخێر درێژ ناکرێتەوە لەبەرەوەی بڕیاری دادگای فیدرالمان هەیە لە ڕابردوودا کە داوا کراوە تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە بڕیارەکەی دادگای فیدرال زۆر وازەحەوە دەستوریش لەسەر ئەو بابەتە وازە دیاری کردیە تەمەنی پەرلەمان 4 ساڵە بە ڕۆژ هاتیە 45 ڕۆژ پێش تەواوبوونی تەمەنی پەرلەمان دەبێت بەلایانی کەم هەڵبژاردنەکان ئەنجام بدرێ بەڵام دوای ئەنجامدانی هەڵبژاردنەکان کۆتایی بە خولی یاسای پەرلەمان نایە بەڵکو خولی یاسای پەرلەمان هەتا ڕۆژی هەشتی یەک بەردەوام دەبێت ینی دوای هەڵبژاردنەکانیش دەکرێت پەرلەمان کاری خۆی بکەوە دەکرێت دانیشتنەکانیشی بکەوە دەکرێت یاساش هەموار بکە و یاساش تەشریع بکات تا هەشتێک وە لە ڕابردوش سابقەمان دوای ئەوە نامێنێت هەڵبژاردنەکانی هیچ دەسەڵاتێکی نامێنێت
خۆی وایە لە ڕۆژی هەشتیمان کۆتایی پێدێ بەڵام لە ڕابردوش ئەو حالەتەمان هەبووە لە هەڵبژاردنەکانی خولی چارەم لە 12 پێنجی 2010 دەکرا بەڵام دوای 12 پێنجی 2010 پەرلەمان دانیشتنی خۆی کرد خولی سێم یاسای ژمارە 45 ساڵی 2013 یاسای هەڵبژاردنەکانی هەموار کردەوە و هەموارەکەش بڕیاری دادگای فدرالی پێ دەرچوو کە هەموارەکی دەستوریە و صحیحە یعنی مەبەستی من لێرە ئەوەی بەڵێ ئەو خولەی پەرلەمان هەتا ئەو بەروارە بەردەوام ئەم خولەکی خراپ بوو چکە ها زۆر جار گوێبیستیەوە بووین پەرلەمانتار هەبوو لەوانەی ئەو تەمەنەی پەرلەمانی عێراقەوە بەو شێوەیە پابەند نەبێ بە دەوامی ینی ئەو خولەکی خراپ بوو خولەکی خراپ بوو بە بەراورد بەچێ بە بەراورد بە خولەکانی پێشوو بە بەراورد بە پەرلەمانی وڵاتانی دیکە نەخێری خۆمان ینی زانی ئەو خولە ناتوانانی برین خولەکی خراپ بوو ئەو خولە کۆمەڵک کێشەی دروست بوو لە سەرەتادا ینی ئەو کێشانی کە دروست بوون لە سەرەتا داگیرکردنی بینای پەرلەمان بوو ماوەک دوای ئەوە سەرۆکچی پەرلەمان کە بە بڕیاری دادگای فدرال لادراوە لایەنەکان جارێکی دیکە لەسەر سەرۆکی پەرلەمان ڕێکەوتنەوە ینی ئەو کێشانەی کە دروست بوون ڕاستە لە ماوەی ینی چەند ڕۆژێک توانرا لەلایەن جێگر و جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان ئەو کێشانە چارەسەر کرد و پەرلەمان کاری خۆی کرد بەڵام بای ئەوەش کاریگەری هەبوو بەڵام ئەگەر بێ برین خولەکی خراببوو نەخێرنا ئەو خولەی پەرلەمانیش کۆمەڵێکی یاسای تێدا دەرچوو و هەروەها دەوری ڕقابی خۆشی دیت و مقارنش بە دەورەکانی دیکە ناتوانانی برێن نەخێر دەورە خراپ بەڵام یەکشت هەیە لێرە زۆر جار باز لەوەی دەکرێن دەرێن لە خولی یەکەم و خولی دووەمی پەرلەمان ژمارەی یاساکان زیاتر بوون لە ژمارەی یاساکانی ئەو خولە بەڵێ خۆشتێکی طبیعی ئەمە لە خولی یەکەمی پەرلەمان لە مرحلەك لە نظامێکی سیاسی تحویل بووین لە بۆ نظامێکی دیکە لە نظامی دیکتاتۆری پێشی ساڵی 2023 بوون کە یاساکان هەمویان یاسای مرکزی بوون و ئەو کاتە نظامی حکم بەرەولایانی اشتراکی بوو بەڵام کە لە دوای 2005 کە دەستور دەرچوو بە شێوازێکی دیکە بوو نظامی حکم جیا بوو لۆیە پێویست بەوەی بوو ئەو یاسایانەی کە پێشی ساڵی 2005 بوون هەمویان یان هەموار بکرێنیان یاسای دیکە شوێنیان بگرێتەوە کەواتە پێویستی یاسا لە خولەکانی یەکەم و دووەم زیاتر بوو لە لە داهاتوش لە خولەکانی داهاتوو ژمارە تەشریعکردنیان با بڵێن ژمارەی ئەو یاسایانەی کە دەردەچن بە تاکید کەمتر دەبێت بەڵێ ململانی سیاسی بەو شێوەیە نەبەوەی کە ئێستا ململانەی سیاسی لە هەموو ململانەی سیاسی لە هەموو پەرلەمانەکانی دنیا هەیە ینی پەرلەمانی نامەبەستم لەوەیە کە خولی یەکەم و دووەم و جیاواز بەرگەڵ ئێستا ڕەنگەوەش یەک لە هۆکارەکان بێ بەڵێکە ژمارەی ئەو یاسایانەی کە دەرچون ئەو کات زۆرتر ئەو کێشانەی نێوان هەولێر و بەغدا لەسەر موچە دەبینینەوە ئەو کێشانەی نێوان هەولێر و بەغدا بەو ڕێکەوتنە نەوتی کە لە پێش چەند ڕۆژێک لە 25 ئیمزاکرا ڕێکەوتنەکە هەر سێلایانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی و هەروەها شەریکەکانی دەرهێنانی نەفت لە کوردستان لەسەری ڕێکەوتن پێم وایە یەک لە بربەستە هەرە گەورەکانی ڕەوانەکردنی موچە و شایستەداراییەکانی هەرێمی کوردستانی لەدەوەک جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێز کاک مەسرور باسی کرد ئەوەی کە ئێستا ماوە کێشەیەوە یان لە پێکهێنانی حکوومەتی داهاتوی عراقی ئەمە حەسمەکان ینی ئێستا حەسم بۆ بابەتی نەفت چونکە بەجێرەی ئەو یاسای تەمانەوە یاسای نەفت و غازمان نییە ئەو ڕێکەوتنی کە کرایە لەسەر ئەساسی قانونی موازنە کرایە ڕقم 2023 کە لە مادەی 12 باس لەوەی دەکات پێویستە نەفت هەناردە بکرێ و هەروەها پێویستە ئیراداتی داخلی ئەوەی کە ئستحقاقی حکوومەتی ئیتیحادیە تەسلیم بکرێ و پاشان موچە و شایستەداراییەکان ڕەوان دەکرێت کەواتە یەک لەو کێشانەی کە هەبوون بابەتی هەناردەکردنی نەفت بوو کە ئەو بابەتە چارەسەر کرا ئەو یەک لە ئاسنگەکان هەرگیرە ئەوەی کەمایتەوە تەنها بابەتی داهاتە نانەوتەکانە داهاتە نانەوتەکان دوو تەفسیر لە بۆ ئەو بابەتە هەیە بەڵام لە کۆتاییدا پێم وایە ئەوش دەگەینە ڕێکەوتن کەواتە ئەو ڕێکەوتنی کە دەکرێت لەسەر ئەو بابەتە لە ئێستادا پێم وایە کۆتایی پێدێنێک بە دوای بخرێ لە بۆ حکوومەتی نوێی زۆر باش سپاس بۆ ڕێبوار هادی سەرۆکی لیستی پارتی لە هەولێر کە لەگەڵ مامووی زۆر سپاس.